لە حساباتی بوون بە ملیۆنەرە باسی نمونەیەکە ئەگەڵ ئەگەر تۆ بتەوێت 1 ملیۆن قەڵەم کۆ بکەیتەوە چی ئەەکەیت؟ ئەڵێ یەکەم جارە بێ بپرسیت ئایا ئەم قەڵەمانە وجودی هەیە لە دنیاە؟ طبعاً بەڵێ ئەگەر بەڵێ بێ وەڵامەکەی باشە. پرسیاری دووەم چی بکەم بۆ ئەم قەڵەمانم دەستکەوێت لای کێ هەیە ئەم قەڵەمە و چۆن بەدەستی بهێنم؟ کۆمەڵێک پرسیار لە خۆتەکەی طبعاً ئەو باسی کۆمەڵێک نمونە ئەکا بۆی ببێ ملیۆنەر کە ئێمە لەوچی بیرمان لێ نەکردێتەوە شتەکانی زۆر سادە. من 4 نمونەیانەمە وژاردوو هێناومە. یەکەمیان ئەگەر ساڵی 5 دەفتەر دلار پێیا بکەیت ساڵی 5 دەفتەر دلار پێیا بکەیت لە 20 ساڵاوی بە ملیۆنەر. ئەمە حساباتێکە بۆ خۆت بیکە ئەگەر چەندێ بفرۆشم ئەو نەم دەستەکەوێت چەندێ بکەم ئەو نێبم بە ملیۆنەر لە ماوەی چەندێکە ئەبم و چی بفرۆشم بە کی بفرۆشم. دووەم نمونە ئەگەر سعاتی 104 دلار پێیا بکەیت لە 1 ساڵاوی بە ملیۆنەر سعاتی 104 دلار پێیا بکەیت خەڵکی خەوتو پارە پێیاکە. ئەی من و تۆ بە ناتوانین خۆی شەر ئینسانە. یابانەکان ئەڵەن ئەگەر ئیشێک کرابوو پێشتر تۆ دەتوانی بیکەیت و ئەگەر نەکرابوو تۆ ببێ یەکەم کەس بلیمەت بە و ئیشەکەی خۆت بکە و بحەسێرەوە بۆ خەڵکیش. خاڵی سێم یاخۆ نمونەی سێم ئەڵێ ئەگەر 5000 کەس باشە شتێکی 200 دلاری لێ بکڕە نەبی بە ملیۆنەر. ئەمە حساباتە بۆ خۆت بیکە بزانە ئیشی تۆ چی ئەوێت. باشە نمونەی چوارم ئەگەر 2000 کەس مانگی 42 دلار بنێ بە ماوەی 1 ساڵ ئەبی بە ملیۆنەر. یعنی ها حساباتی ورد بەڵام بزانە چۆن لەکوێ لە چ شوێنێک ئەم شتی من بەدەستێت. داوان نمونەی تر باسەکە ئەو من حەزم کرد 4 نمونە کە بە گرنگ گێزانم ئەمانە خۆم تقریبا لە جێبەجێکردنیان بۆیە حەزم کرد بۆ ئێوەشی هاوەشی پێ بکەم. تەوەری سێم و ئیتر بەرە کۆتایی ڕێ چەند من هێشتا تێر نەبووم لە قسەکردن لەبەرەوەی شتەکان زۆر نەمێ هەمووی بگەێنم بەڵام کات نییە. پارەی من لای کێیە مەبەستی چییە؟ خاڵی یەکەممان لەما ئەڵێ ئەو پارەی من ئەمەوێت ئەو پارەی هەر یەکێک لێەوە ئەوێت لای کێ دەسەکەوێت؟ دیزاینەرێکی لەکوێ شتەکانە ئەفرۆشێت بڕۆ بۆ شوێنانە کوێ نەقسی هەیە نەقسی هەیە پێی بڵێ کاکە ئەم شتە دوایە. من هەر لە نمونێکی بەسیتی خۆم ساڵی پار لە شوێنێک بووم سیمینارێکمان تەقدیم کرد هیچ کەسێک بوو من چوو بووم بە میوان باشە هەندێک سەرنجی شوێنەکەمە لەگەڵ بەڕێوەبەر قسەم کرد وتم دیزاینەکانتان ئەوانە تۆزێک معاملەیەکمان کرد و مارکێتینێکی جوانمان بۆ کرد بوو بە مشتەریم ئێستا ئیشەکەین بەیەکەوە ئەتوان بڵم زۆرترین پارەش کە پەیاگەم لای ئەوە بۆم بێت بەچی پارەی من لای کێیە بگەڕێ بە دوایە کاردۆنەڵە جاری وایە لەگەڵ جەماعەتەکەمان ڕۆین بۆ شوێنێک بۆ ئۆفیسێک ئەڵەم جەماعەت بۆ ئەو کەسە بگەڕنیا بۆ شوێنە بگەڕن کە پارەی ئێمەی لایە باشە مەبەستی چییە پارە نەک پارەکەی لە گیرفانە بێ بە هەدیە بیابەتەوە نا کێ پێویستی بە ئیشەکەی تۆیە و خاڵی دووەم پێویستە من چی ببەخشم لە مقابلی ئەوەیە چی پێشکەش بکەم ئایا پێویستە بە بەرهەمێک پێشکەش بکەم بۆ ئەو کەسە پێویستە خزمەتگوزاریەک پێشکەش بکەم لە مقابلی ئەوەی کە پارە ئەیا بە من یاخود نەخێر پێویستە بیرۆکەیەک پێشکەش بکەم یان نەخێر پێویستە چۆنەڵی ئیشێکی خێرخوازی بکەم هاکەزا بۆ شتەکانی تیش بە هەمان شێوەیە پێویستە چی ببەخشیت ئەمە بێ بزانین لەبەر خەڵک بە مقابلیش ناکات کەس ئەوەی ناوێت تۆ بچی دانیشی و بڵێ پارەم بەرێ ئەمە سوالکەرە ئەمە خێرە خێرت پێ بکات نە بڕۆن وای لێکە مەجبورت بێ ئیشت بداتێ